من ناو ماشتیە خەڵکی هەڵەبجێ شەیدم بۆ ماوەی 15 ساڵە لە وڵاتی بەریتانیا. دیزاینەری جلوبەرگی کوردین، ماوەی 18 ساڵە خەیاتم. هەر لە مناڵیەوە خولیان بۆی هەبوو، زۆر حەزم لێ کرد. کەس و کارەکەشم منی خێزانەکەم هەمویان دەزڕەنگینن. دایکم خەیات بووە، بۆ خۆمانێ کرد، خوشکم مێسە خەیاتە. لەوە فێر بووم کە ئەو دایم شتەکانی بۆ خۆمانە کرد و لەگەڵەوە دەورەشم بینیوە، زیاتر فێر بووم لە خەیاتی. لە ڕاستیە کە هاتمە ئێرە لەبەرەوەی زمانم تەواو نەبوو کاتە، ویستم بیکەم بەس نەمتوانی. یەک کوردەکانیش کەم بوو 2009 بەربڵاو بوو کە ئێستا نەبوو، نەمکرد هەتا 2013 کردم تا حەڤە وەسانم. لە ماوەیش کردمە چەند جارێ وەسانم و دەست پێ کردوێتەوە. ئەویش بە بۆنێ و ئیشارە و شتانێکێت بە بۆنی مناڵەوە شتێک ئەی وەسێنیت وەسانم و بەڵام ئێستا بۆ ماوەی 2 ساڵە دووبارە دەستم پێ کردوێتەوە، بەڵام ئەمجارە بە شێوەیەکی نوێگەری. ئەویش سۆشیال میدیایە، لێسە سۆشیال میدیا کارێکی ئاسان کردو بۆ ئێمە قورسە، بەڵام کارەکەمان لە ڕێیکەوە ئەناسرێ بە هەموو کەسێک و ئیشەکەمان گەورەتر. لە تەواوی بەریتانیا داواکاری هەیە و لە دەروی بەریتانیاش لە ئەڵمانیا و نەروێج و ئەشاشم براوە بۆ ئەمریکا. ئەم بەشانە لەکوێ ئەهێنی؟ لە ڕاستیان لە کوردستانە هێنم، لە چەند بەشێکی کوردستان داوا ئەەکەم. ئیتر دیزاینەرم هەیە، شتەکانم ئەوەی کە بمەوێت و ئیشی دەست بێت ئەو دیزاینەرەکەم بۆ مەکات. یەک خۆشەویستیم بۆ ئیشەکەم، دووش ڕۆژانە شتە بینی جاروایە لە کەسێکەوە بیرۆکەیەکت بۆیە تێکەڵی شتێکی تری ئەەکەی بۆ خۆی شتێکی تازە دەرەچێت. کاتێک یەکێک ناوی خۆی ئەنێ دیزاینەر ئەبێ بتوانێت یعنی باڵانسی ڕەنگەکان وەرگێت یان بیان گونجێنێت. ئێمەش بە حکمێەوەی کە چەند ساڵێکە لەم ئیشاین ئەو توانایەمان هەیە. جاری وایە کە مشتریت بەپێی پێستەکان قماشەکەی بۆ هەڵەبژێرین، ڕەنگەکەیان بۆ هەڵەبژێرین، جاری وایە بیرۆکان لە منەوە وەرەگرن و جاری واشەیە من بیرۆکان لەوانە وەرەگرم. هەر جلە و هی بۆنەیەکە. ئێستا جلی کوردی خەنەبەنانمان هەیە، هی مارەکردنمان هەیە جیایە، هی نۆرماڵی ڕۆژانەمان هەیە بۆ سەیران و ماڵان و ئەوانە لەبەریکەن. هەر جۆرە و هی شوێنێکە، یعنی بۆ کاتێک و دیاریکراوە ئەگونجێت کە تۆ لە بەریکەی. ئێستا ئەمانەمان هەیە زیاتر بۆ حەفلات و ئەوانە باشەمە جلی خەنەبەنانە. ئیتر ئەمە یەکێک دانەیەکی نوێیە بۆ خەنەبەنان تەبعەن ئەمە قەدیمیە، زۆر قەدیمی و کۆنە، بەڵام ئێستا شتە قەدیمیەکان هەمووی دووبارە بۆتەوە و ئێستا وەکو نوێگەرێکی لێهاتووە. لە ڕاستیە جلی بووک چەند جۆرێکمانەیە، یعنی هەمانە بۆ مارەکردنە بێ، هەمانە بۆ گواستنەوە بێ. مارەکردنەکان عادەتەن بەپێی کەسەکە، خواستی کەسەکە، حەزی لە چی، حەزی لە ڕەشینی کاڵە، حەزی لە کایی، حەزی لە بۆ نمونە هەر شتێکە خۆی حەزیلێتی لە بارەکردن ناتوانانی هەر شتێک لە بەرکەی بەدڵی خۆت، بەڵام بۆ گواستنەوە عادەتەن بێ هەر سپی بێت. ئێمە چەند بەدلەیەکمان هەیە لێرەیە، ئەو ئاسانکاریان بۆ کوردەکان کردووە کە نەچن هەر شتێکە و لە شوێنێک بێنن. لێرە تەواوی کۆکراوی ئەو شتانەی کە لە ئەوڵی داخوازیەوە هەتا گواستنەوەیان هەموو شتێک لای من بەردەستە و ئاسانکاریان بۆ کردو. من لە ئێستا هەردووکیم هەیە، هەم جلی کوردیشم هەیە و هەم بەدلەی بووکیشم هەیە، ئازی مارەکردنیشم هەیە. زۆرتریان لە کوردستانە، ئەم لێرەش دەستمەکەوێت. لای ئینگلیز هەیە ئەیهێنم، لای پاکستانی هەیە بۆ مەهێنن، داوای ئەەکەم جاری وایە بۆ مەهێنن، لە کوردستانی شۆ لە چەند بەشێکی کوردستانە داوای ئەەکەم. لە ڕاستیە بەکرێدانیشم هەیە و بۆ فرۆشتنیشم هەیە، حەسە بەکەوێتەوە سەر کەسەکە و بڵین توانای کەسەکە چۆن بیەوێت. لە ڕاستیان من هەر ئیش بۆ کوردەکان ناکەم، من ئیش بۆ پاکستانیەکەم، ئیش بۆ سۆماڵیەکەم، ئیش بۆ ئەفغانیەکەم، کوردی ڕۆژەڵاتە، سووریە، کوردی خۆمان لە چەند بەشێکی جیاواز، یعنی بۆ هەموویانەکەم. هەر بەشە و تایبەتمەندی جلوبەرگەکەی جیاوازە، دوورینەکەی جیاوازە. من لێرەیەم بۆ هەموویانەکەم بەبێ جیاوازی. من هەر جلی کوردی نادورم، جلی مۆدەشە دوورم، جلی دەرەوە دوورم، ماکسیە دوورم، عەزیێشە دوورم، هەر شتێکە بیانەوێ لای من
بە ئاسانترین شێوە بە کاتێکی زۆر کەم و بە نرخێکی زۆر گونجاو بۆیانەکەم. لە ڕێوە ژمارە تەلەفۆنانەوە کە دایێنێن ئەتوانن پەیوەندیم پێوە بکەن و ئەشتوانن بە ئۆنلاین داوای بکەن لە هەر شوێنێک بن ئێمە پۆستمانەیە و بۆیانەکە. 3 پیجم هەیە، پیجی ئینستاگرام و تیکتۆک و سناپیشم هەیە. لەم کورتە ڤیدیۆیە کە ئێوە ئەیبینن لە کۆتاییە من پیجەکانتان بۆ دانێم و ڕقم تەلەفۆنەکە دانێم، ئەتوانن پەیوەندی بکەن، ئەتوانن لە پیجەکانەوە داوای هەر شتێکەتانێ بیکەن، ئێمە لە خزمەتتانێ. وە تکام وایە لە خاتونە بەڕێزەکان لە کاتی بۆنە و ئاهەنگەکانە، لە کاتی جەژن و نەورۆز و سەری ساڵ و هەروە بێتەوە لە ڕەمەزانیشا کە داواکارێکی زۆر زۆر هەیە لە جلە نوێژەکانە، ئەتوانن کاتمان بەنێ بە کچوپڕی زۆر جار داوا مەکەن کە زۆر زەروریت، یەک دوو هەفتە بەلانی کەمەوە پێش وەخت داوا بکە بۆیە منیش بتوانم کۆنتترۆڵی هەمووتان بکەم و دڵی هیچ کەسێکتان نەڕەنجێنم. من لێرەیامەوە بڵێم کە خات و ژیانی NRT زۆر بە خۆشحاڵیەوە کە لە لەندەنەوە ئازیەتی کێشە هاتۆتە لای من بەوەی کە خۆی ئەڵێ ناوبانگی تۆم بیست و ئیشەکانتم زۆر پێ جوانە و سێری پیجەکان تەکەم، هاتۆتە لای من و داوای جلی کردو بۆ ماندووریوە. ئێمە لێرەوە زۆر زۆر سوپاسیەکەین، هیواداریم بە دڵی بێت. هەر شتێکە تۆ بیری لەکەیتەوە لای من بەردەسە، هەر لە ماکسیەوە، لە جلی دەرەوە، لە قوماشەوە، لە حازریەوە، لە ئەکسسواراتەوە، لە جلی خەنەبەنانەوە، ئەشیای خەنەبەنانەوە، لە بەدلەی بووکەوە، هەموو بابەتانە لای من هەم بە نرخێکی گونجاو هەم هەمووشی بەردەسە لای من. بە تەئکیدی لای من هەمووی دەسەکەوێت، هەر شتێکیش لای من دەست نەکەوێت. من لە شوێنی کە شارەزام ئەدرسیان بۆ نێرم، ئەتوان بڕۆن لەوێش داوایکەن. و من چەند خەیاتی کەشەیە لە چواردۆری مانچستەر زۆر جار داوای شتم لێکەن بۆ مشتەرەکانیان بۆیان ئەنێرم و هەر پرسیارێکیانەیە زۆر جار کە پێویستیانە و یان سەرەتای ئیشەکەیانە تەلەفۆنم بۆکەن و منیش بە خۆشحاڵی و هەموو شتێکیان بۆ ئاسانکاریەکەم و وەک ئەوەی کە من چاوم کراوەتەوە لە ئیشەکەی و لێرە زانم شتەکان لەکوێ بکڕم بەوانی شێڵم و هاوکاریانم. لە کۆتاییە منەمەوە بڵێم زۆر سوپاسی ئەو خاتونە گوڵانە بکەم کە لە ماجستەر و چواردۆری ماجستەرە من کە ئێستا هەم بە ئێوە بەرزم، بە ئێوە سەربەرزم، ئێوەن کە پاڵپشتی من و لە ئیشەکانی من ڕازین، من گەشتم بەم کەسەی ئێستا. لە کۆتاییە من زۆر زۆر سوپاسی کەناڵی بیکەیفۆکەم لەبەرەوەی بۆتە هاوکارێکی باش بۆ ئەو خاتون و برابەڕێزانەی کە هەر ئیشێکیان هەیە لە بەریتانیا و چواردۆری بەریتانیا، ئەمان هاوکارێکی باشن بوونەتە پاڵپشتێک کە بۆی بەرەو پێش بشن و پیشانی هەموو کوردی بن کە ئەوان دەزڕەنگینن. BK4 ستایلی نوێ، بەرنامەی جوان، خزمەتی باش، دەنگ و ڕەنگی کوردانی تاراوگە.